بەڵێنێکی بێدام نازانم ئێستا ئەویش دانە مەزرا ئێستا بەڕاستی دەڵێت تۆ هانی منەتدا کە دادەمەزرێن و یەکەم دەبین کووە و بۆ ئێمە و پسێکەمەکانی زانکۆ پەیمانگاکانی حکوومەت هێرێمی کوردستان کە لە 2017 بۆ 18 دانەمەزراوینەوە هەتاوەکو ئێستا کە 9 ساڵە بەداخۆی ماهاتووی بیر حکوومەت هێرێمی کوردستان بینەوە کە بۆ 45 هەمین جارە گربوونەوە خوپشاندان دەکەین لە تەواوی کوردستان هاتووی بینەوە کە دەبێت پێویستە یاسای ئێمە بخرێتە بواری جبەجێکردنەوە کە دامەزراندنە بۆ ئێمە داوا لە حکوومەت هێرێمی کوردستان دەکەین چی دیکە یاری دەسەڵاتمان پێ نەکەن داوا لە سەرۆکی حکوومەت دەکەین لە جێگیرەکەی دەکەین لە وەزیری خوێندنی باڵا وەزیری دارایی وەزیری پلاندانان سەرۆکی ئەنجومەنی ڕاژە هەموو ئەوانەی کە بەرپرسن لە کەیسی سێیەکەمەکان یەکلایکەنەوە ئێمە دابمەزرێن و هەروەها ئەگەر بێت و دەڵێن دامەزراندن لای ئێمەنیە لای حکوومەتی بەغدا باشە فەرمون کەیسی ئێمە بخەنە ناو فایلەکانتانەوە بیبەن بۆ دانووساندن لەگەڵ حکوومەتی بەغدا کە بڵێن 9 ساڵە ئەوانە دانامەزراونەوە پێویستیەوە دامەزرێنەوە ئەگەر دامەزرانەکەش لای ئەوەیە پێویستە بە زووترین کات دامەزرێنەوە بخەتە بواری هەمووی چەند کەسنێوە ئێمە زیاتر لە 12000 کەسی ساڵ بە ساڵیش ڕێژەکەمان زیاتر دەبێت ئەوە کە ئەو ساڵی شوەجبەی 2025 و 26 هاتەسەر ئەکید ڕێژەکە زیاتر بوو دەمێ ئەوەش بڵام ئێمە لە ڕابردوودا بایۆمێتریان پێکردین بۆ دڵنیابوون لە ناوەکانمان داخوا ئایا بۆ من داخوا بۆ کۆچی کردووە لێرەیان داخوا ئایا بمردن ئەو گەنجەماویان ئایا لە شوێنی کە دامەزراوەتەوەێنەوە بۆی پاکتاو بکرێت ئێمە بایۆمێتریشمان ئەنجا بە فەرمانی سەرۆکی حکوومەت بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا ئێمە دانەمەزرێنەوە لە پێشچاوی ئێمە خەڵک دەبینین دادەمەزرێ لە سلکەکانێکە لە شوێنەکانێکە ئەوانش کەسوکاری ئێمە بەڵام مافی سێیەکەمەکان ئەولەویەتێکە کە بە یاسا چەسبێ بۆ ئێمە داوا دەکەین یاسا بچەسبێ داوای زیادوکەم لە هیچ لاک ناکرد بۆ ئەوی مافی خۆمان بەتەواوی وەربگرین کاکشەوە یەکێک لە هاوڕێ و لە خزمەکانمان کاتی خۆی 2023 فەرمانێک دەرچوو بەوەی کە بایۆمەتریمان پێ بکەن و ئاماژوشتی ئەمان وەرگرن ئەو کاتە تم کاکشەوە وەرە بخوێنە زۆر هەرمدا زۆر هەوڵمدا کە یەکەم بێ تەمە فەرمانمان دەرچوو و دادەمەزرین تۆ شەوڵدا کە یەکەم بی و دادەمەزرین ئەوە ئەمڕۆ 2026 جەنابیان بەسەرکەوتوی و بە یەکەمی کۆلێژەکەی خۆی تەواو کردووە و ئەوڕۆتەنیش من ڕاوەستاوە داوای دامەزراندن دەکات دەکەیم بەڕاستی هاتوو دەڵێت تۆ بەڵێنێکی بێدام نازانم ئێستا ئەویش دانە مەزرا ئێستا بەڕاستی دەڵێت تۆ هانی منەتدا کە دادەمەزرێن و یەکەم دەبین کووە و بۆ هەموو شەو خوێنێم کێشاکە ئەوە تا ئێستا لە تەنیشتۆ پەشیمانی خۆی یەکەمی قەت پەشیمانی نییە بەڵام دانەمەزرانی پەشیمانیە ئێستا ناخۆشە تۆ ئەو دوای هەوڵمان بوونەی لە زانکۆ چەشتوتە یعنی لەوانەیە زۆرێک لە خۆشیەکان خۆت بەش کردبێ بەڵام ئێستا دەبینی دوای تاواکردنی دەبێ چێکرێکاری یاخود لە مەکتەبێکی ئەهلی ئەگە سیڤی پێشکەشکەی لەبەر سیەکەمی وەرناگرن چکە دەڵێت تۆ ڕۆژێک دێ ئێرە بەجێ دێڵی و بەکەڵک ئێمە نایی یعنی خۆی ئێمە لە هەردوو سەران بووین جا ئێستا نازانم دەڵێم بڕۆمە بۆ ئەوروپای بەڕاستی قسەکەی منەوەی کاک فەرمانی بەڕێز کە ئێمە چۆن بتوانین نەوەی ئایندا هەم دەین کە بخوێنن کە بنێ ناو دنیای زانست و ئەکادیمیا تابەن ئەم وڵاتە تەنها پێویستی بە پێشمەرگە و بەهێزی ئەمنی و بەمانە نیە پێویستی بێت بە زانستە ئەم وڵاتە بە زانست دواڕۆژی ئەم وڵاتە زانست دەتوانێت پێشی بخە ئێمە چۆن دەتوانین هاندانی نەوەی ئایندە بین چۆن دەتوانین هاندەر بین چۆن بە چ ڕوویەکەوە سەیری ئەم بکەین و بڵین فەرمون بخوێنن